سڵاوتان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابوووریە ئەم شەو ئەم بابەتانەتان بۆ باسەکەم. وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی بڵاو کردە و لە 3 ڕۆژدا سەرجەم وەزارەت و دەستە و سەرۆکایەتیەکان موچەوەرەکرد. دوو ساڵە هەناردەکردنی نەوتی هەرێم ڕاگیرا و کێشەداریەکانی نێوان هەرێم و بەغداد بە چارەسەر نەکراوی ماوەت. لە هەرێمی کوردستان هەولێر و سلێمانی نزمترین ئاستی هەژاری تێدا تۆمار کراوە و پارێزگای دهۆکیش زۆرترین هەژاری تێدا. شەش ڕۆژ لە ساڵی نوێی ئێرانیەکان تێپەڕیوە و نرخی تمەنیش نزمترین ئاستی لە مێژووی خۆیدا تۆمار کرد. دابشکردنی موچەی مانگی ئازاری هەرێمی کوردستان دەست پێ کات لە ڕاگەیەندراوێک وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی موچەی مانگی سێی بڵاو کردەوە. لە ماوەی 3 ڕۆژدا سەرجەم وەزارەت و دەستە و سەرۆکایەتیەکان موچەوەرەگرن. لە ڕۆژی سێشەممە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان تەواوبوونی ڕێکارەکانی ناردنی موچەی ڕاگەیاند. ئەمڕۆ چوارشەممە زیاتر لە 954 ملیار دینار خرایە سەر هەژماری حکوومەتی هەرێمی کوردستان لە پێش جەژنی ڕەمەزان کە پێشبینیەکرێت ڕۆژی یەکشەممە جەژن بێت سەرجەم موچەخۆران موچە وەرەگرن. لیستی موچە بڵاو کراوەتەوە لەسەر شاشە بینیتان لە 3 ڕۆژ لە ڕۆژی پێنجشەممە و هەینی شەممە هەینی و شەمە کە وا باوە پشووە لە هەرێمی کوردستان بەڵام بۆ پێش جەژن ئەو دوو ڕۆژەش دابشێت چکە ئەگەری یەکشەممە جەژنی ڕەمەزانی پیرۆز بێمە لێسەوە کردمان بە جەژن بۆ هی مانگێکی پڕخێر و بەرەکەت و خۆشی بوو. جا لەگە قارەمان جەوهەر پامنێری کورسات نیوز لە هەولێر گفتوگۆکەم بزانانی حکومەت ئامادەکاری کرد بتوانێت بە 3 ڕۆژ موچە دابشکە قارەمان سڵاوە لێبێ حکوومەت هەرێم ئامادەکاری کردو بە 3 ڕۆژ بتوانێت موچە دابشکە بەتایبەت کە 2 ڕۆژ پشووی هەیە و زۆرتی موچە و دەستە و وەزارەتەکانیشی لە ڕۆژی هەینی دیاری کردووە ئەوەی بە دوواداچوونێکی ئەتوانێت موچە دابشکە. بەڵێ بیلا لەو کاتت باش ئامادەکاریەکانی وەزارەتی دارایی بەر لە 2 ڕۆژی ڕابردوو دەگەڕێتەوە یعنی بە دیاریکراوی دوێنێش ئامادەکاری لە بانکەکان کرابوو و پارەش ڕەوانەی بەشێک لەو بانکانە کرابوو کە لەسەر داهاتی ناوخۆ پارەیەکە کۆ دەکرێتەوە بۆەوەی کەوا بتواندرێت لەگەڵ هاتنی موچە ینی ئەگەر ئەمڕۆ بەغدا موسێنە ناردبایە سبەی بی ناردبایە ینی پێشخستنی موچە لە داهاتی ناوخۆ دەدرا بە پێ ئەو زانیاریانی کە بە ئێمەدرا بوو لە بانکەکان ئامادەکاری کرابوو لەگەڵ ئەوەشکە لەگەڵ ئەو بانکانە قسە کرابوو کە لە ڕێگای هەژماری من یاخود لە ڕێگا ئەو بانکانەی کە بە شێوەی ئەلکترۆنی یاخود بە شێوەی کارت موچە بە فەرمان بەران دەدەن موچە بە شێوەیەکی خێرا دابش بکرێت لە ماوەی سەر ڕۆژی داهاتوو لە مانجی ڕابردوو مانجی شوبات نزیکەی هەفتەیەکی پێچوو دابشکردنی موچە بە هەمان شێوە کەوتە کۆتایی هەفتەیەک و نزیکەی ناوەڕاستی هەفتەی داهاتووی تری دابشکردنی موچە تەواو بوو ڕۆژی هەینی و شەمە بە هەمان شێوە لە مانگەکانی پێشتر پشوو بوو بەڵام بۆ ئەم مانگە نەکرایە پشوو بەوەی کە پێشبینی دەکرێت خۆت باست کرد ڕۆژی یەکشەممە یا دووشەممە ببێتە جەژنەوەی کە ئەو موچەیە کە بەغدا ڕەوانی کردووە دابش بکرێتن. دەمەوێت باز لە خاڵێکی تر بکەم بیلال ئەویش ئەوەیە کە ئامادەکردنی لیستی موچەی فەرمانبەران لە مانگی سێ چی هەیە مانگی سێ لیستی موچە زوو ئامادەکە بۆ چوار حکوومەت پلانی هەیە وا خەڵک لەسەر بنەمایەوە خەرجەکانی دیارەکە. بەڵێ بیلال وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانن ئێستا لیستی موچەی مانجی نیسان مانجی چوار ئامادە بکەن بە پێی ئەو ڕێکەوتنەی کە لە سەرەتای ئەم ساڵ هەردوو وەزارەت کردویانە ئەوەیە کە لە ڕێگەی
سیستەمێکەوە ئامادەکردنی لیستی موچەی فەرمانبەران دەبێتن کە مانجی سێ کاری لەسەرکرەکە لە ماوەیەکی زۆر کورت ینی لە ماوەی ڕابردوو بەو شێوێنە وە کە لیستی موچە ئامادە بکرێتن و گرفتی نەبێتن چەند گرفتێکی کەمی هەبوو بەڵام نەگەیشتەوەی کە لیستەکە ڕەوانە بکرێتەوە دەستکاری بکرێت چا بکرێتەوە ینی بە شێوەیەکی خێرا و چەند ڕۆژێکی کەمی پێویست بوو هەر بەپێی ئەم سیستەمە لە ئێستادا حکوومەت یاخود وەزارەتەکان ناتوانن لیستی موچەی مانجی چوار ئامادە بکەن تاکو یەکی نیسان تاوەکو دەگەینە مانجی نیسان مانجی چوار لە یەکی نیسانەوە ئەو سیستەمە جارێکی تر کارا دەبێت بۆ موچەی مانجی چوار یەکی سوار بەڵێ 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 هەر زۆر زووە ینی لە ئامادەکردن و تەنانەت لە گفتوگۆکردنی ئەو لێژنە تەکنیکیانەی کە وەزارەتی دارایی ڕەوانەی بەغداد دەکاتن تاکو یەکی چوار دەبێت ئاماژە بە ئەوش بکەم کە لە کۆبنەوەکانی ڕابردوو ئەنجومەنی وزیران داواکرا بوو وەزارەتەکان پەلە بکەن لە ئامادەکردنی لیستی موچە بۆ مانجی چواریش بە هەماشەوە لیستی موچە بە پێوە زانیارانی کە بە ئێمە دراوان ئەنی ناگاتە دەڕۆژی یەکەم لیستی موچە ئامادە دەکرێتن بەپێ ئەو سیستەمەی کە لە نێوان هەردوو وەزارەت هەیە بۆ پێیکە کەمتری گۆڕاکاری لە لیستی موچەی فەرمانبەران دەکرێت بەتایبەت لێبڕینەکان و بەرزکردنەوەی پلە و سەرموچە و بەشێک لەو ئیمتیازاتانەی کە لە موچەی فەرمانبەران هەیە دیارە بەپێی ئەو ڕێکەوتنەی کە کراوە لەم ساڵ بۆ موچە خۆران نابەستێتن بۆیە ئامادەکردنی لیستی موچە خێراتر دەبێتن لەسەر بابەتی بازار بەردەم ئەوە بڕیاردیا موچە دابش بکرێت پارە هاتوو لە بەیانی و دەسەکێ بە دابشکردنی موچە ئەم مانگەش موچەی مانگی دوو وەرگیرا لە سەرەتای مانگی سێە بازار جموجوڵی بەخۆوە بینیوە خەڵک کەیفیە بەوەی کەیتە بازاڕی باشکە بەڵێ بیلا لێستا من لە سەر یەکێک لە ڕێگال لاوەچیەکانی یاخنە و ڕێگانەی کە هاتوسۆی تێدا کەمترە چەند گەڕەچێک بەتایبەت ئەوانەی کە دەکەونە نزیک دەوروبەری هەولێر ئەنی قەرەباڵغی زۆر دەبیندرێت لە شەقامەکان بەتایبەت ئۆتۆمبیلانەی بە ئیتیجای بە ئاراستەی سەنتری شاری هەولێر دەڕۆ بەتایبەت ئەو شوێنانەی کە بەشێکی زۆری بازاڕەکانی تێدایە کە خەڵک بۆ ئامادەکاریەکانی جەژن کەلوپەل و پێداویستەکان دەکرێتن هەرچەندە موچەش تا ئێستا دابەش نەکراوە بەڵام ڕاگەاندنی لیستی موچە و ڕەوانەکردنی موچە لەلایەن بەغدا دڵخۆشی موچەخۆران و تەنانەت کاسبکارانیشی بەدواوە داهات بۆ پێیکە لە ماوەی ڕابردوو لیستی موچەی مانجی دوو دابەشکرا بەشێک لە موچەخۆرەکان یاخود ئەوانەی کە فەرمانبەر بوون داهاتەکانیان وەکو بڵێ پاشەکەوت کرد بۆ ئەوەی کەوا بتوانن ئامادەکاری جەژنی پێ بکەن ئێستا بەرچاویان ڕوون بووە کە موچەی مانجی سێ وەردەگرن بۆیە بازارەکە قەڵەباڵغی زۆری پێوە دیارە لەگەڵ ئەوەی کە موچەخۆر دڵی خۆشە بە هەمان شێوە فرۆشیار و کاسبکاریش لە بازارەکان بە هەمان شێوە کاریگەری لەسەر ئەوانیشە بۆ کە بتوانێت لە ماوەی سەر ڕۆژی داهات و زۆرترین فرۆش و زۆرترین خواستیان هەبێت لەسەر ئەو کاڵۆشتمەکانی کە دەیفرۆشن پێچێت تا هەفتەی دوای جەژن زۆر باسی موچە و لەگەڵ نەکەم چکە هەمیشە هەواڵ و زانیاری نوێت پێ قارەمان دوای جەژن دیسانینەوە سەر باسی موچەی مانگی چوارە شە زانیاری نوێ بۆ بینرانی کورسات نیوزە گواستەوە هەر بژیت قارەمان جەوهەر پەیامگیری کورسات نیوز لە هەولێر لەسەر بابەتی لیستی موچە و دابەشکردنی قسەی کرد حکوومەتی هەرێمەڵێ لە دوو ڕۆژی ڕابردووش ئامادەکاری کرد بۆی بتوانێت بۆ سێ ڕۆژە موچە دابشکە باسی بابەتێکتان بۆکەم پێیوەستە بە موچە و نەوتی هەرێمی کوردستان بێگومان کردی نەوتی هەرێمی کوردستان لە دوودەی ساڵی ڕابردوو بەرزونزمی و قۆناغی جیاوازی خۆی زۆری بەخۆی بینیوە کردی نەوتی هەرێمی کوردستان لە دوودەی ڕابردوو قۆناغی جیاوازی بەخۆی بینی لە ساڵی 2007 بە دەرکردنی یاسای نەوت و غازی هەرێم لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بووە دەستپێکی هاتنناوەی کۆمپانیەکان بۆ بەرهێنان لە سێکتەری نەوت و غاز پاشان لە 2014 بڕیاری هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆریەوە درا پاش 10 ساڵ دوای بڕیاری دادگای نێوبژیوانی پاریس لە 25 ئازاری 2023 هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرە بەڵام پرۆسەی بەرهەمێنانی نەوت بەردەوام بوو لە دوای ڕاگرتنیش چارەسەری کێشە دارایی و ئابوووریەکانی نێوان هەرێم و بەغداد نەکراوە. ئالێرە باسێکی بابەتی نەوتی هەرێمی کوردستانتان بووەکەم و چ کاریگەرێکی لەسەر موچە و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان هەبووە بێگومان چەند قۆناغێکی جیاوازی بەخۆی بینیوە 2007 یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەرچوو بۆ دەواازەیەکە کۆمپانیا بیانەکان بێن لە هەرێمی کوردستان وە بەرهێنانکەن لە بواری غاز نەوت
گەڕان پشکنین لێدانی بیر دەست پێ بکەن هەندێکیان هەر بە زووی بەرهمێنانیان دەست پێ کرد هەندێکیان چەند ساڵێکیان پێچوو کە بتوانن بگەنە پرۆسی بەرهمێنان لە 2014 بۆ هۆی زیادبوونی بڕی بەرهمێنان لە هەرێمی کوردستان واتە دوای 7 ساڵە یاسای نەوت و غاز نەوتی هەرێمی کوردستان بەرهمێنان زیادی کرد بە ڕێژێکی زۆر بووە سەدان هەزار بەرمیل نەوت لە ڕۆژێکە ناچار یاخود وا باشتر لێکدایە کە بە بۆری هەناردەکەی هەرێمی کوردستان هێڵێکی بۆری بۆ خۆی دروست کرد بۆ هەناردەکردنی نەوت لە 2014 کە دەستکرا بە هەناردەکردنی نەوت دەستپێکردنێکی سربەخۆیانە بوو بەبێ ئەوەی ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی لەسەر بێ هەرێمی کوردستان ناوینە ئابووری سربەخۆ لە 2014 دەستی پێکرد و لەو کاتەشا دوای چەند مانگێک داعش هات ئەوەنێتە کاریگەری لە بابەتەکە دروست کرد لە 2023 بڕیاری دادگای نێبژوانی پاریسە بوو بڕیاردا کە یاخود عێراق داوایکی تۆمارکرد لە 2014 بۆ 2018 کە و نەوتی ئەڕوا نایاساییە و ئەویش بڕیاریە لە 2023 لە مانگی دووە دواتر لە 25 سێ هەناردەی هەرێمی کوردستان ڕاگیرا بەڵام بەرهەمێنان بەردەوام بووە ئەو 2 ساڵە چەند مانگێک تقریباً بە نزیکەی مانگێک بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستانی ژۆسا بەڵام دوایی دەستی پێکردەوە لە مانگی نیسانی 2023 بەرهەمێنان دەستی پێکردەوە لە 2023 بۆ 2014 کاتێک پرۆسی ئازادی عێراق ڕوویە تاکو و کاتەی هەرێم بە بۆری نەوتی نەنارد بۆ دەرەوە حکوومەتی ناوەند لە چوارچووی بودجێ عێراق لە 170 هات بۆ هەرێمی کوردستان و موچە بە تەواوەتی دابەش کرابوو خەرجەکانی هەرێمیش لە پرۆژە و بابەتانە لە ناوەندەوە دابینەکە داهاتی ناو خۆی نانەوتی هەرێمی کوردستانیش زۆر شەفاف نەبوو و زۆر بڕەکەشی وا نەبوو کە باسکرێت کۆکردنەوەشی زۆر تەواو نەبوو کە بەرپرسانی حکوومەت خۆیان باسیەکەن لە 2014 بۆ 2023 قۆناغێکی جیاوازترمان هەیە بە بۆری نەوت هەناردەکراوە ئابووری سربەخۆ بووە نەوت ڕاستەوخۆ نێرداوەتە دەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوت داهاتی ناوخۆی نانەوتی هەروەها چەند جارێکش حکوومەتی عێراق پارەی ئەیە بە هەرێمی کوردستان بە ساڵە جیاوازەکان لە 2014 تا 2023 108 مانگەکە توانیوێتی 52 موچە بە لەو 108 مانگە کە نەوت ڕاستەوخۆ هەناردەکراوە 12 مانگ هەر نەیتوانی مەعاش بە بەپێی ساڵە جیاوازیان ساڵە بۆ 2 مانگ 3 مانگ 4 مانگ 34 مانگیش چارەکە موچە پاشەکەوتێکی ڕێژەی ها جاریوا بوو لە 170یانە بڕی لە 125 دواتریش پاشەکەوتی ڕێژەیی هەبوو دەمانگیش بە لێبڕین لە 121 و هەژدەکەی 2021 و 2020 ئەگەر بیرتان بێت هەر لەسەر ئەم بابەتی هەناردەی نەوتە بە ئەمەشتان پێ بڵم 2023 بۆ 2024 کاتێک لە مانگی 2023 هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرە قەیرانی موچە هەر بەردەوام بوو چارەسەر نەبوو بە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت داهاتی نانەوتی هەرێم هەروە حکوومەتی عێراقیش قەرزی پێیە هاچی کرد لە 12 مانگ بۆ ساڵێک 9 مانگ معاشیە 3 مانگ معاش موچە نەدرا لە 2023 بۆ 24ش کە نەوت وەستاو لە 2024 بۆ ئازاری 2025 حکوومەتی ناوەند لەگەڵ داهاتی نانەوتی هەرێم لەم ڕێگەیەوە موچە دابین کراوە پێی ڕاگەندراوەکانی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لە مانگی 12 2024 بڵاوی کردوتەوە 15 مانگ کە تاکو مانگی 2025 کە حسابیکەین تەواوی 2024 لەگەڵ ئەم 3 مانگەیە 15 مانگەکە 14 مانگ توانێتی معاش بە 1 مانگ نەیتوانیەوە موچە با کەویش مانگی 12 بوو لە نێوانەوەی هەرێم بەغا ناردی و نەی ناردوو هەرێم کورتێنانە بوو داتی ناوخۆ پڕمان کردەوە ئەم بابەتانە ئەوە کاریگەری لەسەر نەدانی ئەو موچەیەش دروست کرد مانگێک بێ موچە بوو ئەوە سەرەتای ساڵی 2025 مانگی 1 تاستێک درا کەمێک دواکەوت مانگی 2 باش بوو لە سەرەتای مانگی 3 درا و مانگی 3ش نەگەیشتۆتەیەکی 4 مانگی 3ش هاتوو لە سبینەوە دەست بە دابەشکرد نەکرێت جا دوایی لەسەر ئەم موچەیە قسەیەکتان پێڵێم هی ئەوەیە کە بەرچاوڕوونیتان هەبێت لەسەری و زۆر گرنگیشە لە بابەتی قەرزەکان هەر بابەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان قەرزێکی زۆری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کەڵەکە کرد لە پێش 2014 کاتێ نەوت هەناردە نەکرابوو بە بۆری حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 4 تریلیۆن دینار قەرزار بووە ئەوەی کە باسەکرا نێچیروان بارزانی لە پەرلەمانی کوردستان تا هەستێک ئەم بابەتی باس کرد لە 2014 بۆ 2023 31 تریلیۆن دینار هەر بە هەمان شێوە تیمی حکوومەت کابینین و لە پەرلەمان
باسیێن بابەتیان کردووە کە 31 تریلیۆن دینار قەرزار بوون واتە لە ماوەی 10 ساڵ هەناردەکردنی نەوت ئەوە دۆخی موچە بوو کە باسم کرد ئەوەش قەرزەکان 31 تریلیۆن دینار لە 4ەوە بۆ 31 تریلیۆن لە 2023 بۆ 2025 کە هەناردەی نەوت هەرێمی کوردستانی ڕاگیراوە 5 تریلیۆنی دیکە بۆ قەرزەکانی هەرێمی کوردستان زیادی کردووە نزیکەی 2 تریلیۆن و نیو هی عێراقە 2 تریلیۆن و 200 ملیارێک کە بۆ ساڵی 2020 بە قەرز زیاوەتی بەرمیکسان بۆ دابەشکردنی موچە هەروەها ئەوی تریشی ئەو 4 مانگەیە کە هەرێمی کوردستان موچەی دابەش نەکرد جا قەرزەکە چێتە ئەستۆی حکوومەت یا هەرێمی کوردستان ئەوە بابەتێکی جیاواز حکوومەتی ڕەڵمە پەیوەندی بە منەوە نییە عێراقی ژەڵێمە بابەتی من نییە بەڵام گرنگەوەیە قەرزە و لەسەری حسابە چەندە بابەتی موچە پابند بوونە بەڵام کە ماوەیەکی زۆری پێچوو ئەبێتە قەرز لەسەر موچە ویستم ئەم بابەتتان پێ بڵم بڕیارە سبەینێ موچەی مانگی سێ وەربگری سەرەتای مانگی سێشی دوو وەرگرتووە پارێکی باش بووە تا ئاستێک 950 ملیار مانگی پێش و 950 ملیار ئەم مانگە و بەرە جەژنانە ئەگەر ڕاستەخۆ ئاوا بچێتە بازار نرخی کاڵەشمە زۆر بەرزەکاتەوە جا جەژنە من ناڵێ هیچ بۆ ماڵ و مناڵ مەکڕە ئەزانم خواستیان زۆرە دەمێکێ بێ موچەی هەبووە گرفت هەبووە بە پێی دڵی خۆشتە نەکردووە بەڵام تکایە هەڵە خەرجی مەکە زیادە خەرجی مەکە بەشی پێویست خەرجەکان ئەنجام بە کەمتر بچۆ بۆ بازار پێشەوەی بچی بۆ بازار لیستێک ئامادەکە دواتر پێداچوونەوەی پیا بکە پێداچوونەیەک بە ماڵەوە بکە بۆ نە جلوبەرگە دەوێت پێداچوونێ بە جلوبەرگەکان تا بکە اینجا بڕیار بە لەسەر کڕینی نوێ هەر هیچ نەبێ پێش جەژن بەهۆی ئەو خواستە زۆری لە بازار دروستە بە سەیرکەنە و ئیستیحاماتی ئەو لۆدەی لەسەر شەقامەکانی بازار دروستە بێ دەوروبەری بازار دیارکە خەڵکێکی زۆر ئەچێتە بازار بۆی ئاسایە نرخی کاڵا و شمەک بەرز بێتەوە ئەو قۆڵبڕینی دوکانار نییە بەڵکو شتێکی سروشتیەکە ڕووە تۆمە بە بەشێکلەوە و بیری دوای جەژنیشە بێ سەیران و سەفای بەهارت ماوە بیکەی وا دایشینێ دوای 30 ڕۆژی تر موچە وەرناگری چونکە بابەتی قەیرانی موچە ئەوە نییە کەسیقی هەبێ هەموو مانکە لە کاتی خۆیان دابشکری باباسێکی ترتان بۆ بکەم هەر پێیوەستە بابەتی هەرێمی کوردستان بابەتی ڕێژەی هەژاری و بێکاری لە هەرێمی کوردستان بە پێی نوێترین ئامارەکان لەسەر ئاستی عێراق سلێمانی دووەم پارێزگایە بۆ کەمترین ڕێژەی هەژاری لە ڕووی بێکاریشەوە لەسەر ئاستی هەرێم کەمترین ئاستی بێکاری تێدا تۆمارکراوە بە پێی ئامارەکانی وەزارەتی پلاندانان لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەولێر بە ڕێژەی لە 5.9 کەمترین هەژاری هەیە سلێمانی بە ڕێژەی لە 7.9 نزیکەی لە 8 لە پلەی دووەما دێت بەڵام پارێزگای دوهۆک ڕێژەی هەژاری بە لە 14.8 تۆمارکراوە کە دوو ئەوەندەی سلێمانی نزیکەی سێ ئەوەندەی هەولێریشە لەسەر ئاستی عێراقیش پارێزگای موسەنا زۆرترین ڕێژەی هەژاری هەیە کە نزیکەی لە 143 بۆ 44واتە نزیکەی نیواونی و خەڵکی موسەنا هەژارن لە ڕووی بێکاریشەوە لەسەر ئاستی هەرێم بە ڕێژەی لە 113.61 سلێمانی کەمترینە کەمترین بێکاری تیا لە 100 کەسی کە ئەوێ کارکە نەک دانیشتوان هێزی کار نزیکەی 13 کەس و 14 کەس بێکارە پارێزگای دۆک لە 117.47 زۆرترین ڕێژەی بێکاری تۆمارکراوە لە هەولێریش لە 114.67 لێپساوانی ئیداری سلێمانی پلانی ئەویان دانەوە لە ساڵانی داهاتوو ڕێژەی بێکاری و هەژاری لە شارەکە کەم بکەنەوە. وردە وردە لایەنە نەرێنەکانی کاریگەریەکانی قەیرانی دارایی ساڵانی ڕابردوو لە هەرێم لەسەر ژیانی هاوڵاتیان ڕەنگ دەداتەوە. کاریگەریەکانیش ڕاستەوخۆ لەسەر ژیانی چینەکانی ناوەڕاست و خوارەوەی کۆمەڵگا دەرکەوتون. بەڵام لەگەڵەوەی سلێمانی لەم ساڵانەی دواییدا زۆرترین قەیرانی دارایی و ئاستەنگی سیاسی ڕوبەڕوو بۆتەوە توانی وێتی ڕێگری بکات لەوەی وەک یەکێک لە پارێزگا هەژارەکان سیر بکرێت. بەپێی نوێترین ئاماری ڕێژەی هەژاری لە عێراق و هەرێمدا سلێمانی دووەم پارێزگایەکە کەمترین ڕێژەی هەژاری تێدا تۆمار کراوە. تایبەت بەو ڕووپێوانە کە ئەنجام دراوە ئەوە دەردەخات کە هەم لەسەر بابەتی ئەوەی کە پرۆسی سەرژمێریش ئەنجام درا لەسەر تاسەری عێراق و هەرێمی کوردستانە زۆرترین ئامارەکان وا پیشان دەدن هەتا ئەو ئەنجامانەی کە بەرایی بوون ڕاگەیەندران هەرێمی کوردستان لە ڕووی کەمترین ڕێژەی با بڵێن کەمترین ڕێژەی هەژاری هەیە کەمترین ڕێژەی بێکاری هەیە. بەپێی ئامارەکان لە سەراستی هەرێم هەولێر بە ڕێژەی لە 105.9 کەمترین ڕێژەی هەژاری هەیە و
سلێمانی بە ڕێژەی لە 1970.9 لە پلەی دووەمدا دێت، بەڵام لە پارێزگای دهۆک ڕێژەی هەژاری بە لە 14.8 تۆمار کراوە. لە سەراستی عێراقیش پارێزگای موسەنا زۆرترین ڕێژەی هەژاری تێدایە کە لە 143.6 دانیشتوانەکەی هەژارن. لە ڕووی بێکاریشەوە لە سەراستی هەرێم بە ڕێژەی لە 13.61 سلێمانی کەمترین ڕێژەی بێکاری تێدایە و پارێزگای دهۆکیش بە ڕێژەی لە 170.47 زۆرترین ڕێژەی بێکاری تێدا تۆمار کراوە و لە هەولێریش ڕێژەی بێکاری لە 114.67. لێپرسراوانی ئیداری سلێمانی پلانی ئەوەیان داناوە لە ساڵانی داهاتوودا ڕێژەی بێکاری لە شارەکە کەم بکەنەوە. لە پلانمانایە کە پیشەسازی و گەشت و گوزار و کشت و کاڵ ئیحتیمامی زۆری پێ بدەین کە ئەمانە هەلی کاری زۆر دروستەکەن بۆ گەنجان و بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی، ئەمانە بنەهۆی کەمکردنەوەی ڕێژەی هەژاری. ڕاستە کەمێک ڕێژەکە بەرز بووەتەوە، بەڵام بەراورد بە شارەکان کە ئێمە لەگەڵ ئەو بەراوردەژنین، بەڵام ئەمە ڕاستیەوە ئامارە ڕێژەکە ڕاستە کەمێ بەرز بووەتەوە، بەڵام ئێستش لە ئاستی پارێزگاکانی عێراق پارێزگای سلێمانی دووەم پارێزگایە. لە سلێمانی لە کۆی 1970 کارگا 344 کارگەیان بەهۆی قەیرانی دارایی و پاڵپشتی نەکردنی حکومەتەوە لە کار کەوتون و کاریگەریان لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و هەژاری هەبووە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لەگەڵەوەی زۆرترین قەیرانی دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان و بەتایبەت سلێمانی بووەتەوە، بەڵام لەگەڵەوەشدا پارێزگای سلێمانی توانیوێتی لە ئاستیە و قەیرانانە تا ڕادەیەکی زۆر خۆڕاگر بێت و بە پێی نوێترین ئاماری عێراقی سلێمانی لەسەر ئاستی پارێزگاکانی عێراق لە ڕووی هەژاریەوە لە ڕیزبەندی دووەمدایە بۆ کەمترین ڕێژەی هەژاری و لە ڕیزبەندی یەکەمی پارێزگاکانی عێراقدایە بۆ کەمترین ڕێژەی بێکاری. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی. راپۆرتێکی زۆر باشی کرد بۆ ڕێباز هەربژیت. بڕیارەکانی حکوومەتی عێراق بۆ دانانی بازگە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و عێراق بۆ وەرگرتنی باج و چەند ڕێوشوێنێکی تر بەرامبەر بە کاڵا و شمەکی هەرێمی کوردستان نیگەرانی لای بازرگانان دروست کردووە. ژووری بازرگانی و پیشەسازی دووهۆک لەبارەی ئەو ڕێکارانەی حکوومەتی عێراقەوە بە کورسات نیوزی ڕاگەاند ڕێگری لە بەرهەمەکانی سنووری پارێزگاکان بۆ ناوەڕاست و خواروی عێراق کاریگەری کردوتە سەر کاری کۆمپانیەکانی سنووری پارێزگای دووە. ئاماژەی بۆش کرد لاوازبوونی کاری کارگە و کۆمپانیەکانی پارێزگای دووهۆک کاریگەری لەسەر ئابووری پارێزگاکە هەبووە لە کاتێکا کە دووهۆک پێگەیەکی گرنگی بازرگانی و ئابووری و پیشەسازی و گەشتیاری هەیە، نەک تەنها لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراقیش. جا لێرە هەنێ زانیاریتان پێڵێم لەسەر بارودۆخی ئابووری دووهۆک لە بابەتی هەژاری بێکاری داهاتی تاک خەرجی تاک لەو سنوورە هەندێ شتی تریش کە بنەمای گرنگی ئابووری دووەکن باسێکم بۆتان. بێگومان داهاتی تاک لە هەرێمی کوردستان گەر سێ پارێزگاکە بۆ ئەم سێ پارێزگایانی چکە لە دوایین سەرژمێری لە عێراق هەڵەبجەی ئازیز وەکو پارێزگا هەژماری نەکرابوو، بەڵکو لە چوارچەوەی سلێمانیە هەڵەبجە هەژمار کراوە. بێگومان لەسەر ئاستی هەرێمی کوردستان پارێزگای چوارەمە، بەڵام لەسەر ئاستی عێراق هێشتا بە فەرمی نەناسێنەوە بۆ هێوای کۆبوونەوەی پەرلەمانی عێراق توانێت بیکا بە پارێزگا. باش هەولێر 266,000 دینار داهاتی تاکە بۆ یەک مانگ. سلێمانی لە دوای ئەوێ 259,000 لە هەولێر کەمترە داهاتی تاک. دووهۆک 175,000 زۆر جیاوازە لەوەی کە لە هەولێر و سلێمانی هەیە. خەرجی خێزان بۆ یەک مانگ کە خێزان بە نزیکەی 4.5 کەس دیاریکراواتە 4 کەس و نیو دوو خێزان 9 کەسن 1,613,772 دینار هەژمار کراوە 1,613,000 بەگشتی. خەرجی تاکیش لە دووهۆک ئەمە باسەکەمەوە پێویستە بە بابەتی دووەکە 266 ئەگە سەرنج بن دووهۆک داهات 175,000 بۆ یەک کەس بۆ مانگێ، بەڵام خەرجی یەک کەس پێویستی بە 266,200 دینار
هەیە. هەر لەوە دیارە کە داهاتەکە کەمترە لە خەرجیەکە کورتێنانێکی زۆر هەیە. جامبەرز نییە هەموو کە زوابێ جیاواسی لە نێوان چینەکانە هەیە تێکڕا وەرگیراوە لەسەر ئەم بابەتەی دوهۆک بە هەندێشتی ترتان پێ بڵم کە پێوەستە بابەتی بێکاری و هەژاری لە سنووری پارێزگای دووەکە کە بوونی هەیە. یەکەم پارێزگای لەسەر ئاستێرەی کوردستان لە بوونی هەژاریە هەروها لە ڕووی بێکاریشەوە بە هەمان شێوە دوهۆک ڕێژەیەکی کەمی بێکاریتیان. ژماری دانیشتوان 1,461,000 کەسە زیاتر لەو ژمارەیە نزیکەی لە 124 دانیشتوانی هەرێمی کوردستان پێکەێنن 1,461,000 کەس دانیشتوانی دوهۆکە. دوهۆک هەژارتی پارێزگای هەرێمی کوردستانە بە ئەمەتان بۆ باسکە. لە ساڵی 2007 ڕێژەکە باش بووە لە 109.3 بووە. 2012 لە 105.8 بووە ئاستێکی زۆر نزمی بۆ و کاتە هەرێمی کوردستان لە قۆناغێکی زۆر باشا بوو کە موچە کێشەی نەبوو خزمەتگوزاری هەبوو پرۆژەکە. 2018 بەرز بۆتەوە بۆ لە 108.6 بێگومانە و کاتە بۆی شەڕی داعش و ئەو فشارانی لەسەر خۆراوی کوردستانە بۆ ڕۆژاوی کوردستان وای کرد ئاوارێکی زۆر بێنە دۆ کەمە کاریگەری لەسەر زیادبوونی ژمارەی یاخود ڕێژەی هەژاری هەبوو لەو پارێزگایە. 2024 لە 114.8 بەراورد بە 2018 زیادی کردووە نزیک بۆ تۆلەوەی کە لە 160 لە 170 بەراورد بۆ کاتە زیاد کردووە. ئەم لە 114.8 زەربی ئەم 1,461,000 کەسەکەی بۆمان دەرەکەی کە 220,000 کەس 220,000 کەس لە دووەک هەژار بەپێی ئەو داتایە بێ کە داتای وەزارەتی پلاندانانە و دوایین سەرژمێری عێراق بوو کە لە هەرێمی کوردستان و عێراق ئەنجام درا. بێکاری 2021 لە 124 بووە بەڵام ئێستا باشتر بووە لە دووەک بەراورد بە 21 لە 170. جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان زیادبوونی ژمارەی هەژاران لەگەڵ دابەزینی بێکاری کە پێچەوانەیەکی یاخود لە ئابوووریە تقریبەن ئەمە ئەبێ ئاراستە بن یاخود پێچەوانی یەکتر نەبن بێکاری زیاکە هەژاریش زیاکە هەژاری زیاکە بێکاریش زیاکە بەڵام لە دووەک لە هەرێمی کوردستان لە داتاکانی عێراق مەسەرەنجمە ئەم بابەتە پێچەوانەیە کە ئەم دوو گۆڕاوە چ بێکاری چی هەژاری نابێت تا ئاستێک هاوتەری بن ئەبێ پێچوانە بن. ئەمە دووهۆک بەم حاڵەوە وایە کە لە کاتێکە ئەم شارە جوانە گەورەترین دەواازەی سنووریە کە برایم خەلیلە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان ببوون لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان و عێراق تاکە دەواازەی زەمینی تورکایە کە باسەکرێت 14 ملیار 15 ملیار بەس کاڵای پیاەت داهاتێکی باشیە بۆ حکومت لە 150 نەوتی هەرێمی کوردستانیش لە دووهۆک بەرهەمە هێندێ. ئەمە بۆم بەسمانەوەی بەرچاوڕویە بین کە پارێزگایکی هەژار نییە لە ڕووی سەرچاوی سروشتی و بنەماکانی ئابوووریۆ ئەکرێ ئیدارەدانی دۆخەکە تۆزە باشتری بکە و هەروەها بیرمان نەچێ هاتنی ژمارێکی زۆری ئاوارەی ناوچەکانی عێراق مووسڵ بە تایبەتی لە شەڕی داعش ڕۆژاوی کوردستان و هەروەها ئەو ناوچانی سەرسنوور کە تورکیا ئۆپەراسیۆنی تیاکە وای کردووە ژمارێکی زۆر ئاوارە ئەوانی لە گوندەکانی خۆیان بوون بێنە ناو دووهۆک و بێ ئیشە بێ لە دێکی خۆی ئیشیە بۆ بەڵام لە ناوشار ئیشی نییە لە شنگال ئیشیە بۆ بەڵام لە دۆگە و ئیشەی دەست ناکەوێت لەوێ خانووی هەبوو ئێستا لە خێمە ئاژی ئەمانەش هەمووی کارگەری لەسەر ئاستی هەژاری هەبووە لە دووهۆک. جا باسی بابەتێکی ترتان بۆ بکەم لەسەر ئابووری ئێران بەهای تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار ماوەیە کە بەردەوامە لە دابەزین لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی ئێرانەکانیش $1 100,000 تمەنی ئێرانی تێپەڕن. لە کاتی دەست بەکاربوونی کابینەی مەسعود پزیشکیانەوە تمەن زیاتر لە 150 بەهاکەی لە دەستداوە. لەو کاتی دەست بەکار بوو $1 58,000 تمەن بوو $100 5,800,000 دایبنێ 6 ملیۆن بوو. ئێستا سەرو 100,000 تمەنی $1 $100 سەرو 10 ملیۆن تمەنە. 6 ڕۆژ بەسەر دەستپێکی ساڵی نوێی ئێرانەکان تێپەڕیوە ئەوان لە ئێران 21 ئێمە ئەبێتە 1/14/4 ئێرانی کە ساڵی نوێی خۆری کۆچیە کۆچی خۆریە یاخود ئەوەی کە پێوتێ شەمسی کۆچی ئەو وڵاتە ڕوبەڕووی ئاستەنگی زۆر بۆتەوە لەوانە دابەزینی خێرایی بەهای تمەن کەمی وەبەرهێنان هەڵاوسانی ژواتە بەرزبوونی نرخی کاڵاو شمەک لە 135 دابەزینی توانای کڕینی هاوڵاتیانیش و نەهاوسەنگی و زەژواتە نەبوونی کارەبا و غاز ئەوەی تر کێشەی بۆ ئێران دروست کردووە. ناوەندی لە کۆڵینەی پەرلەمانی ئێرانیش ڕایگەاندووە دەبێت لەم ساڵە چاوەڕێی
کەمبوونەوەی گەشەی ئابووری بەرزبوونەوەی هەڵاوسان و زیادبوونی هەژاری بن لە ئێران. لەسەر ئەم سزاکانی ئێران هەندێک زانایی تا پێم لەسەر دابەزینی تمەنیش تەوەن ترمپ لەو کاتێک کە دەرچۆ لە کرداتی دەست بەکاربوونیشی هەمیشە وتێتی ئەو پەڕی فشار بۆ سەر ئێران تاکووایان لێ بکەین بێنە سەرمێزی گفتوگۆ و ڕێکەوتن بکەن لەسەر دۆسی ئەتۆمی لەسەر سیستەمی موشکی ئێران لەسەر ئەوەی کە پێوترێ بریکارەکانی ئێران لە ناوچەکە لەسەر ئابووری ئێرانیش کە تاکوێ سەر ڕێ بە کۆمپانیا ئەمریکەکان نایە لە ناوخۆی ئێرانە وە بەرهێنان بکەن. تەنها ئەم زانیاریانە پەیوەستە بەوەی کە ترەمپ دەست بەکار بۆ لە دوای 2025ەوە. ئێران لە دوای رووسیا زۆرترین سزای نێودەوڵەتی لەسەرە، چ سزای ئەمریکا بێ، چ سزای نەتەوەی گرتوەکان بێت، چ سزای ڕێکخراوەکانی سەر بە نەتەوەی گرتوەکان بێ و یەکێتی ئەوروپا و هاوپەیمانەکانی خۆر ئاوا بن. ئەمانە زۆرترین سزایان بەسەر ئێران سەپاندووە لە دوای رووسیا. تەنها لە دوومانگی ڕابردووە ئەم سزایانی کێسە باسیەکەم بەسەر ئێران ئەسەپێنراوە و کاریگەری لەسەر ئابووری ئەو وڵاتش دروست کردووە. لە 13 لەگەڵ 23 واتە دوو مانگی تەنها مانگی سێ ئەم ساڵ ئەم سزایانە سەپێنراون بەسەر وەزیری نەوتی ئێران کە کاردانەوەی زۆری دروست کرد، هەروەها ترمیناڵی کۆگاکردنی نەوتی ئێران لە چین کە ئەمە سزایەکی زۆر کاریگەرە، بە تایبەت فرۆشیاری یاخود کڕیاری سەرەکی نەوتی ئێران چینە، ئەمانە زۆر واکات فرۆش و هەناردەی نەوتی ئێران زۆر کەم بێتەوە. کۆمپانیای پترۆکیمیا لە چین کە بەکارهێنەرێکی سەرەکی نەوتی خاوی ئێرانە، هەروەها 16 دامەزراوە 11 کەشتی کە زۆربەی ئەم کەشتیانە GPS-ەکانیانە کوژێننەوە، کەشتی تاریکیان پێوترێ، نازان لەکوێ بارەکرێ بۆ کوێ گوازێتەوە، بەڵام ئەمریکا چاودێری وردی کردوێتی نەوتی ئێرانە گوازنەوە بۆتان نییە ئیتر لە مەولا کارکەن. لە 6 و 24 و 26 مانگی شوباتیش مانگی ڕابردوو ئەم سزایانە بەسەر ئێرانە سەپێنراون. تۆڕێکی نێودەوڵەتی بازرگانی و گواستنەوەی نەوتی ئێران کە لەلایەن ئەمریکا و وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە ئاشکراکراون سزایان بەسەر سەپێنراوە. هەروەها 45 کۆمپانیا و کەشتی دیکە 22 کەسایەتیش کە ڕۆڵیان هەبوو لە ساکردنەوەی بەرهەمی نەوتی ئێران، 6 دامەزراوە لە چین کە کڕیار و گوێزەرەوەیکی باشی نەوتی ئێران بوون لەگەڵ بەشێک لەو کۆمپانیانی کە پەیوەست بوون بە پێدانی پارچەی موشک و فڕۆخی بێفڕۆکەوان بە ئێران، واتە پارچەکانیان لە چینەوە گواستۆتەوە بۆ ئێران. جابزانین ئەمە چ کاریگەریکە بۆ لەسەر ئابووری ئێران هەندێشتان پێڵم دابەزینی تمەن بۆی ئەمانەوە دابەزیەوە، بەڵام ئەگەر کەسێک زۆر ساچوی ئێرانی کرد یاخود باسی ئابووری ئێران کرابێ لای دابەزینی تمەنی ئێرانی نامۆ نییە، شتێک نی ئێستا ڕوویابێ، بەڵکو هەموو ساڵێک تمەن ڕوویا. ئەگە ئەمریکاش شاری نەکردبێ لە ناوخۆی خۆیان حەزیان کردوە دابەزێت کە هیچ ساڵێ نەبووە تمەن دابەزین بە خۆیان نەبینێ. جامە چەند ساڵێکم بۆ هێناون لە دەستپێکی ساڵی ترەمپەوە لە 2010ەوە لە مانگی ئازار نزیکەی 4000 تمەنێک بۆ هەر دۆلارێک بەو شێوازە بوو. دواتر لە ئازاری 2019 گەیشتە 13000 تمەن دابەزی ساڵی دوایەوە بوو بە 16000 تمەن لە 2020 لە سەردەمی بایدن دەست بەکار بوو بووە 25000 تمەن هەر دۆلارێ 2.5 میلیۆن. لە 22 دەرفەتێکی باش بوو بۆ ئێران هەر دابەزین تۆمارکە، بەڵام کەم بۆ 26000 تمەن هەر دۆلارێک 2.6 تمەن بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا و ئێران توانی دەرفەت لەو بابەتە وەرگێ دۆلاری زیاتری دەستکەوێت سزاکان لەسەری سوکتر بکرێ. لە ساڵی 2023 بوو بە 48000 تمەن واتە 4.8 تمەن لە 2024 60000 تمەنی بەخۆبینی لە مانگی سێە و ئەوە مانگی سی 2025 لە 60000 تمەن لە 6 میلیۆنەوە بۆ 10 میلیۆن لە 60000 تمەن بۆ دۆلارێ بۆ 100,000 تمەن. جابا ئێستا هەنێشتی ترتان پێڵێن لە سەردەمی بایدنی ژەبینن کە بەرز بوونەوەی یاخود دابەزینی بەخۆبینی و تمەن بەرامبەر بە دۆلار. ئەمە بابەتی داهاتی نەوتی ئێران بە ملیار دۆلار بۆ تا حساب بکەم لە 2014 55 ملیارێ بووە 2015 سەر ڕاوی ڕێکەوتنی ئەتۆمی و بەڵام لە نیوەی 2015 ڕوویە 31 ملیار هەبوو، بەڵام بۆ ساڵی دواتر بەرز بۆتەوە بۆ 55 ملیار. 2017 65 ملیار سەردەمی ترەمپ، بەڵام 2018 کاتێک ترەمپ لە بەرجام لە ڕێکەوتنی ئەتۆمی ئەچێتە دەرەوە لە 57 ملیارەوێتە سەر 26 ملیار نیواونی و زیاتر داهاتی ئێران کەمەکە 2020 21 ملیار
بۆی دابەزینی نرخینەوتەوە کاریگەری بوو 22 سوودی لە شەی رووسیا و ئوکرانیا و بەرزی نرخینەوت بینی گەیشتەوە 55 لە 23 56 بووە هێشتا داتای 24 بەڕوونی بەردەست نیە هەر لەسەر بابەتی ئێران هەندێک داتای ترما بوو با لەگەڵتانە باسی بکەم کە پەیوەست بوو بابەتی هەڵاوسان و بێکاری لە ئێران بەتایبەت لە ساڵی ڕابردووە کە ڕێژەیەکی باشسکەی لە 130 زیاتر هەڵاوسان هەبووە بێکاریش تا ئاستێک کەم بۆ بەڵام هەژاری زیاتر بووە لە ئێران ئەمە بابەتی ئێران بوو لەسەر ئابووری ئێران جا بابەتێکە بوو لەسەر دوهۆک بۆم باسکردن ئەمان باس کرد بە ڕێزان جا ئێستا منێ باسم کرد بە ڕێز هەرزوو باسم بابچین لەسەر بابەتێکی دوهۆک باسم کرد کە دۆخی ئابووری و هەژاری و بێکاری لە دۆک جیازە لەسەر ئاستێری موسان لەگەڵ شکری جەمیل سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی دوهۆک لە دۆکەوە گفتوگۆکەم کاک شکری سڵاوت لێبێ تا چەند ئەو کێشە و گرفتانی کە دروست بۆ گواستنەوەی کاڵاو شمەک لە دۆک و بۆ ناوەڕاست و باشووری عێراق کاریگەری لەسەر ئیش و کاری کۆمپانیاکان لە دۆک دروست کردووە زۆر سپاس ڕێز و سڵاو بۆ هەموو بینەر و بیسەری کورچات نوکە بەرچاوترین کێشێتمێت ئابووری ئەوروکە لەسەر ئاستی عێراقی کێشێن زاڵگەهێن ئابوورینە ئەوروکەیت بەینە هەرێما کوردستانê و xaro û nawerast Iraqê da rastî ev kêşe jî mawayekê dirêj e ke em bînîn kar sertête kirin her wisa jî hiç dengê min digehît kêşenî ne بەڵێ من بەباشی گوێم لە کاکشکری نەبوو ڕاستی بەڵام ئەمە پرسیاری ئەوە بکەم ئێستا بارودۆخی بازرگانی لە دۆک بارودۆخی پیشەسازی لە دۆک لە چه ئاستێکە لە ئاستی ئامانجەکانی ئێوایە کە هەتان بۆ یاخود کێشە و گرفت و لەمپەری هەیە ئەکیید بازرگانی ئالۆگۆرە بازرگانی پشێوەیەکی تێتەکەن بەس پشتی دانان زالگەهاش لە حکوومەتە فێدرالی و سەدێ و پاوا محمود ئەم بینین کێشێت بازرگانی پەیدا بووینە نابەینە پارێزگەهێن هەرێما کوردستانی و پارێزگەهێن دیێت ناوەڕاست و خارووی عێراقدا ji ber ku hinde berbest hatîne danan بۆ بازرگانê me ji bo wan kala ew ji dervey herêma Kurdistanê tîne nava herêma Kurdistanê û Iraqê da ke bazirgan pêşwext yê azad bû li kirîna kelopela li her welatekî بۆ herêma Kurdistanê û بۆ hemî parêzgehê diyet Iraqê bes piştî li meha deh ew rênmayek nîş layê hikûmeta federal Iraqê ve hatîne danan ke ew zalgeh hatîne durustkirin ew zalgeh jî rastî jî mîna zalgehê sunûrî ne yani wekû gumirkekê nêvdewletî kar dikin gel wan kelopelên aliyê sunûrên herêma Kurdistanê bû bajarên diyên Iraqê çend rênmayek danane şwan rênmaya ke ew barhelgirê ji dervey herêma Kurdistanê bêtin dibêtin mavê heftê û du saeta derbazî saytarên parêzgehên diyên Iraqê bitin rastî jî ev biryara jî xizmeta bazirganiyê naketin ya bizava bazirganî ku her welatekî لە غورفە تیجارەی دۆک چەند معمەلمان هەیە چەند کارگەمان هەیە لە بواری پیشەسازیە کار بکەن ژمارەیەک هەیە و بەرهەممان چەنە بە نزیکەی ئەو کاڵا و شمەکانە چینکە لە دووەک بەرهەمەێنرێن ئەو بابەتێکی دی ئەو کێشەکە دوەیە کە کێشا بازرگانی me بەحەز کرد لای سایتەڕاڤە هەیە کێشا دوێ ئەو ژی کێشا berhemet navxuyet herêma Kurdistanê ke em şên bêjîn ke berhemekî yekcar baş li herêma Kurdistanê tête berhemînan ev berheme têne belavkirin ser hemî parêzgehên li Iraqê bît hinde kariyê hebin li herêma Kurdistanê pitiriya berhemet xwe li naverast û xaroya Iraqê ke bazarkirinê li wêret bikin li wêre jî kêşeyeka dîsa durust bû bû kariyehên herêma Kurdistanê ke em ser wezareta bazirganî pêşesazî veyne ve hemî îcazetme dîf rênmayên wezareta pêşesazî û bazirganiya herêma Kurdistanê hikûmeta Iraqê xwast ke ew îcazên tenmî evêt hatîne bexşîn bi wan kargehê me li herêma Kurdistanê bêne etîmadkirin li Bexda bes ji ber ku du wezaretên jêkcizana wezareta
پیشەسازی و کانزال بەغدا پەرقش وزارەتە بازرگانی هەر وەساژی ژوورێن بازرگانیان عراق جێوازن گەل ژوورت بازرگانی پیشەسازی هەرێما کوردستانê چونکو ژوورên Eketiya pêşesazên Iraqê dudaneş jûrên bazirganî felwerê kêşeyek bû jûrên bazirganî û pêşesaziyên Herêma Kurdistanê durust bûye ki ew kargehên ser jûrên bazirganî ve ki em îcazê pê den û dîfrenmayetme kartiyen niha ew bêbarin alogoriya berhemê xwe bazirganî û neşên pîç rengekî keloperet xwe derbazî bajarên diyet Iraqê bikey belû jî ew kargehên dî ev ê ser تنمیه و سر استثمار او تشين اجازه خول بغدا اعتماد بکن اوان کیو آر کودکی دنه هر روز اوجی کیشه یعنی هم بینین مثلا او کارگه ها بفتن کلو پر خود در باز بکردن دوید پیش وقت مگلدو کو بو ناوراست و باشو ڕێگریەکان بۆتە هۆی ئەوەی کە کۆمپانیەکان دابخرێن بە تەواوەتی بێکار بن زیانی زۆر گەورە بگرین ژمارەیەک داتایەکێ بۆ ئەو بابەتەوە چەند کۆمپانیا و بازرگان وازیان لێی شوێنەوە ئەکیید لاوازیەک پەیدا بووە یعنی ئەمشێ بێژین ئەو کارگەها شەش هێلت کاری هەبووینە بەڵکو نها سێ هێلت کاری ئام دوو هێلت کاری کار دیکەتەن ئەبەت بیتە ئەگەرێک بێکاریەت بیتە ئەگەرێ بەرهەمێتوان شێوەیەکی کێمتر بشێن بازاری سەر بکەن چونکە ڕاستی وەکو من ئیشارەت پێدای ئەو کەسێک کارگەهێک هەرێما کوردستانە دانا بتن ئەوی بتنێ دیف خەتاخوو بۆ هەرێما کوردستانە بتنێ نکریه بلکه بو حساب بو دیفع و دیخو بو همو عراقی کریه که بازار خو همو پارزگیهت عراق دا بکتن امریکا پراستی کشه که مازن بو درست بویه هر او بازرگان جان او کارگه اوید اوراق احتمالات خو بغداشی درست کردین نهوانجی هر او کشه یعنی نت آزادن اینانو برنا کلو پرت خدا یعنی دویتن او کلو پله بویتن امریکا بفروشته پارزگیه که خاروی عراقی یعنی البغدا یعنی نابراست عراقی دوید پیش وقت لینک یک بود هات یا دانان دوید پیش وقت داخواست بکتن ام اوان کلوپلا دربازی زالگه کین اوش نیکاد بو آرکیو کودکی دانن و سروی لینکی اوت کارن گلوه بارهرگیری ام بیتا دست نشان کردن و لینکی وان بیتا دانان آرکیو کود وان کیو آر کود وان بیتا دانان پاشی بتا روانه کرده پراسی و کیشه یا چون که هم زانین سر آست جهان منظمه تجاره دولتی رکرا و بازرگانی دولتی کارت کرد با آسان کردن کار بازرگانی نابین دولت داده امریکا ناب دولت که دا اف کیشه و آلوزی پیدا به پراستی اوجه هەژارێکی زۆری تایە و تا هەستێکیش بێکاری زۆرتر بەراورد بە هەولێر بۆ نمونە ئێوە ئەتوانن چی بکەن بۆەوەی کە تا هەستێک هەم ڕێژەی هەژاری هەم بێکاری لە دۆک باشتر بێت پێتان وایە چ ڕێو شوێنە بگیرێتە بەر دۆخەکە باشترەکە ام وکو جورت بازرگانی پیشسازی همی حول و بزابت موکو ارکک سر بلد ما که ام بشین دلیوت کاری پیدا بکن دشین استثمارش درب پیدا بکن بی نویر ام بشین علاقات خول گل همو بازرگانت ولاتن دی واجرن دی ام پیدا بکن کل الپارزگه و ام دلیوت کاری و پیدا بکن بس برو واجی بچنده حکومت دوید یا هاری کار بتن تایبت جی مگوتی پشتی حکومت عراق افریقا را درکتین راستی کاریه که چه بوی پراسی لوازیه که چه بوی کاریه مدا ام بینین اف تأثیرات نه بس سردو کنه بلکو بازرگانت خارو نابراست عراقش اتصالات کمپ ما کنگی اف کشد صافی بتن بلکو گران یک ویرجی پیدا بویه یعنی اف خدمتا نه بس دو که یان هرما کردستان خدمتا گشت عراق نکتن اما که ام نزانین یعنی اگر کشه مثلا کشه که سیاسی نبتن گواشتن که سیاسی نبتن ام چوا کار بکن بو که حل کردن آوان کشا راسیل بره ام دخواستش حکومت هرما کردستان کن که پتر ضغط بکنه سر حکومت عراق و پتر دانستاندن بکن که اف کشه بنا چهار سر کردن کشت بازرگانی دیر که بن کشه سیاسی اف کشه سیاسی رولکی گرینگی به لروی پیگی بازرگانی و بتابت بجوری بازرگانی پیشسازی دوگ واتە دەرفەتێک بۆەوەی کە ڕوتی بازرگانی و کوڕێڕێکی بازرگانی دووهۆک بتوانێت بژانێکی باش بەخۆی بینێ
دەنگی تێنەگەهشتم وڵە. مەبەستم دەواازەی برایم خەلیل بۆ پەیوەندیتان لەگەڵ کە تورکیا هەیە هاوسنوورن لەگەڵ تورکیا توانیوتی بێتە دەرفەتێکی باش بۆی کە دۆک بکاتە ڕێڕەوێکی بازرگانی گرێک یاخود بکرێ بە بنەمایەکی گرنگ بۆ بژانی و بازرگانی لە دۆ حتانو که آلوگوریه که باشه گل ترکیه تتکرین و علاقاتت بازرگان دو گل ترکیه علاقاتت باشن پیوندیت نه پیوندیت گفنل گل آلوگوریه که باشه همشین بجین یا پارزگاه دو که همسا پترین وکالتت بازرگانی یه ترکیه الپارزگاه دو که اداره سر بخویا زاخونه بله اف کشیت هنت بنا بربز بو پێش ئەخستنەوە ئەوەی عێراقی سەر ڕێگریەکە کاریگەری کۆتە سەر ڕەوتی بازرگانی لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان و عێراقا کاریگەریە کە حتا چ حد کرێ بازرگان نەشێتن کاڵایەت کوگەیەت خۆدا خەزم بکەتن ئەکیت وگاێ دەکەمتر ماڵ لای تورکیا بە ئینەتنش بەرکو وی مایە 72 ساعتە بشێت دەرباز بکەتن چکۆ پڕاستی کێشەیەکە gelek mezine bu bazirganî ku bazirgan bişêtin mavê 72 saate keloperet xwe derbas biketin. Li vêrê kêşe ekî durust bûye ew mexzenet berî vêgavê bazirganê me keloperet xwe têda xezin kirban bu mavê meselan du heyva yan çar heyva yan şeş heyva heta bişiya va bikirî bixwe peyda biketin û keloperet xwe bifirûşîtin evrûkep wê rejê neşêtin keloperet xwe xezin biketin. Li vêrê rastî arîşe bû bazirganê me çêbûye ve tesîr li ser اینانا کلوپرت خو کریه چکو دبیتن او کلوپرت او بینتن دیمو دستیشان کری دربازی سیطرین حکومت عراق بکت و دربازی خارج عراق بکتن. بەڕێز شکری جەمیل سەرۆکی ژووری بازرگانی پشتسازی دۆک لە دۆکە کە لەگەڵماوی زۆر سپاس بەرچاوڕوونێکی باشیانە لەسەر باردۆخی بازرگانی پشتسازی لە دۆک باس لێوەکە ڕێگری هەیە بۆ هەناردنی کاڵا و شمەک لە دۆک و بۆ ناوڕاست و باشوورە کاریگەری کرۆتە سەر ڕەوتی بازرگانی و ئابووری دۆکی وای خواستکەم بابەتە چارەسەر بێ حکوومەتی عێراق و هەرێم هەوڵێکی جدی بن ئەلێرە با باسێکی دراوەکانتان بۆ بکەم پێشەوەی کە بەجێتان بێڵم $100 لە بازارەکانی هەرێمی کوردستان 147 و 250 بخۆبینی دوێنێ 146 و 750 بوو ئێستا دوو ئاراستی دیش بە یەک لە بازارە هەن لەلایەک بانکی ناوەندی بڕی خستنە ڕووی دۆلاری زیاتر کردووە دۆلار دابەزە و دینا بەرزێتەوە لایەکی تریش نزیکە بین و لەو پشوەی کە بۆی جەژنەوە ئەبێ خواستێکی زۆر لەسەر دۆلار لە بازار دروستەوە بۆ کڕینی و بۆ سەفەر ئەمە وای کردووە کەمێک وا دەرکەوێت دۆلار هێز و قووەتی خۆی هەبێ بەڵام پێوەستە بەو بابەتی گەشتیاریە پاوەند 186,000 دینار 100 یۆرۆ 156,750 هەروە تمەنێرانی 10 ملیۆن و 100,000 تا 10 ملیۆن و 400,000 تمەنیش لە هەندێک شوێن مامەڵی پێواکرێ 1 ملیۆن لیرەی سووری 150,000 دینارە لیرەش بەرزبوونەوەی بەخۆی بەرامبەر بە دینار تەنها لە هەرێمی کوردستان لە ناوخۆی سووریا و بانکی ناوەندی وڵاتی هیچ گۆڕانکارێک ڕووی نەیاوە نەوت بەرزبوونەوەی باشی بەخۆبینێ لە دوای بڕیارەکەی ترەمپ بۆ لە 125 ئەسەپێنە بەسەر وڵاتانی کە نەوتی ڤەنزوێلا کڕن نرخی نەوت گەیشتووەتە $73.84 سنت تەکساسی $69.82 سنت هەروە غازیش بە $3.87 سنت مامەڵی پێوکرێ ئەمە لیتر نییە ئەمە پێوەستە بۆ پێوەرە گیانی کە یەک پێ سێ جار ئەمە بابەتی دراوەکان بوو لەگەڵ نەوتی خاو لەسەر ئاستی جیهان بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە بێ پاشکەمێکی تریش خاوەن زانیاری و هەواڵی نوێی لایە